I'm sure باسی who again, whose and whom جیاوازەکەیان چیە بەڕێزان as I promised you yesterday وەکەوەی کە دوێنێ بەڵێنم پێیا بوون. Okay, let's get started by this pep game. We have who لەسەرەتاوە whoمان هەیە. طبعا who واتە چی؟ يعني چێ is a subject pronoun. چیە؟ بکەرە. ئەڵێ who is a subject pronoun like he, she and we, they ئەمانەیە. We use who to ask which person does an action. بەکورت و مختصری ئەڵێ who کاتێک بەکارهێنین بۆی پرسیار بکەین کە بزانین چێ چ کەسێک چ کارێکی ئەنجام داوە. یعنی چێ ئەم شتەی کردووە. بۆ نمونە who made the birthday cake. Who made the birthday cake. چێکی ڕۆژی لەبوونەکەی ئامادە کرد. یعنی کێ دروستی کرد، کێ ئامادەی کرد، کێ لێینا. هو یعنی تۆ پرسیار لە کێیەکەی، پرسیار لەو کەسەکەین کە بکەری وەزعەکەیە، کێ ئەو شتەی کردووە. Number 2 who's in the kitchen. کێ لە مەطبەخەکەیە. ئەها تۆ پرسیار لە کێیەکەی، یعنی کەسەکە ئەکشنەکە ئەکا یان کارێک ئەکا یان بۆ منە فعلەکە ئەکا. کەواتە تۆ پرسیار لەوەکەی کێ لە کیچنە. Who is in the kitchen. کێ لە مەطبەخە. Number 3 who's going to do the dishes. کێ بەنیازە قاپەکان بشووە. کێ بەتەمایە بەنیازە قاپەکان بشووە. Yes, Mr. Okay. کەواتە ئێستا who. Yes. Great. کەواتە who یعنی چی؟ who واتە کێ. بۆ منە who made the birthday cake. کێ خواردنی ببوورە کێکی ڕۆژ لە دایکبوونەکەی دروست کرد، کێ ئامادەی کرد. Number 2 who's in the kitchen. کێ لە مەطبەخە. Number 3 who's going to do the dishes. کێ بەتەمایە قاپەکان بشووە. کەواتە who یعنی پرسیارکردن لە کەسێک، لە شخصێک کە ئەیەوێ کارێک ئەنجام بدا یان کارەکەی ئەنجام داوە. کەواتە فعلی شتەکە، ئەکشنی شتەکە. زۆر باشە. ئێستا great. چیمان هەیە بەڕێزان؟ whom. ئەڵێ whom is an object pronoun like him, her, as, them. We use whom to ask which person received an action. ئێمە ئەڵێ whom بەکارهێنین بۆی بزانین کە چ کەسێک چ شخصێک received an action کارێکی بەرکراوە. یعنی بەرکار. نازانم ئەگەر کوردی خوێندووتانە بە تاکید. یعنی بەرکارێک کەوتووە ئۆبجێکتە، کارێکی بەدەست گەیشتووە، کارێکی لکێنراوەتە پاڵ. با نمونە وازەحتریکەین. ئەڵێ whom are you going to invite. تۆ بەنیازی کێ دعوت بکەی. ببورن. Okay. Whom are you going to invite. بەنیازی تۆ کێ دعوت بکەی. ئەها مەبەز لێرە کێیە؟ مەبەز لێرە کەسی دووەمە یان کەسی سێمە لێرە نییە. کەواتە هومەکە کاتێک بەکارێنین کە ئێمە پرسیارمان لە کەسی سێمە بێ یان کەسی دووەمە بێ کە حالیان موجود نییە لێرە لە دەرەوەی ئەم گفتوگۆی من و تۆیە، ئەڵێم بەنیازی کێ دعوتکەی. Whom are you going to invite. Whom are you going to invite. Number 2 whom did he blame for the accident. Whom did he blame for the accident. ئەڵێ ئەو ئایا کوڕەکە کێی تاوانبار کرد. Whom did he blame. کێی تاوانبار کرد بۆ ڕووداوەکە، بۆ حادیسەکە، بۆ دامەکە. accident. Okay. کەواتە پرسیار لە چیەکە؟ ئەڵێ ئایا کوڕەکە سەبجێکتەکەیە، کوڕەکە کێی تاوانبار کرد. ئەها کێی تاوانبار کرد یعنی کەسی سێیەم لە دەرەوەی گفتوگۆکەیە. زۆر باشە. Number 3 whom did he hire to do the job. ئەڵێ ئایا ئەو کوڕەکە پیاوەکە whom did he, whom did she, whom did I, whom did you ئەتوو کێت بەکرێگرت بۆ ئەنجامدانی کارەکە. کەواتە ئێمە پرسیارمان لە کەسی دەرەوەی گفتوگۆکە ئەکەین، یعنی پرسیارەکەین کەسەکە کێیە بەس لە کەسی دووەم نییە، کەسی سێمە لە دەرەوەی گفتوگۆکەیە. نازان فکرەکە وازەحە ئۆبجێکتە. ئێستا بۆ منە کێ کارەکە ئەنجامەدا لێرەیە. ئەهاڵێ whom did he hire یعنی خۆی کوڕەکە کارەکەی ئەنجام داوە کە بەکرێگرتنی کەسێکە. کەسەکە کە بەکرێ گیراوە بەرکارە ئەبێ بە whom. Okay. Did you understand now? طبعا بەگوێرەی زەمەنیش گوێ لێبوون دڵنیا بە لەوەی بێخەم بە لەوەی کە تێگەی یعنی باشتر تێگەی.
Okay, it's is it clear now? Is it clear, Aruna? Okay, kata hum bo kasi Yes. se ma presiara, okay? Bomna ale chebu to whom did you choose to kit هالبجار تاها كسي سيم بركارة فقير يعني تو هالبجار دو تشيبكا نازاني. Okay, thank you very much. Thank you. تکایە ئەگەر ئەتوانن ئەمە ئێستا ئەم تۆزە تەجیلەکەم ڕیکۆردیەکەم تکایە دوایی بۆتانە نێرمەوە لە واتساپ دووسێ جایتر گوێ لێ بگنەوە بۆی تەواو مەزبوط بێ. ئۆکێ ئێستا هوزمان هەیە. هوز یعنی چی؟ یعنی هی کێیە؟ هوز یعنی هی کێیە؟ پۆزەسیڤ پرۆناون یعنی هی خۆیەتیە، یعنی هەڵێ my car سیارەکەم بعربی تەمەلوکی پێوت نازانم بە کوردی بزەبت یعنی خۆیەتی یعنی خاوەنددارێتی بەڵێ خاوەنددارێتی یعنی کەسێک تۆ خاوەنی شتێک بی. ئەڵێ who's positive pronoun like him her and we use it find out which person something belong to. ئەڵێ who's کاتێک بەکارێنین کە بزانین ئایا شتێک هی belong to یعنی شتێک هی کێیە، ئەم شتە ئەگەڕێتەوە بۆ کێ. نمونە whose camera is this؟ ئەم کامێرایە بەڵێ جێناوی خۆیەتی زۆر سپاس هێلین. ئەم کامێرایە هی کێیە؟ whose camera is this؟ ئەم کامێرەیە هی کێیە؟ whose camera is this؟ whose camera is this؟ ئەم کامێرەی هی کێیە؟ Okay, whose dog is barking outside؟ ئەو سەگە هی کێیە لە دەرەوە هاوارەکە حەوەحەوەکە barking حەوەحەو هینی دەنگی سەگ. whose dog is barking outside؟ ئەوە سەگی کێیە؟ هی کێیە حەوەحەوەکە لە دەرەوە. Number 3 whose cell phone keeps ringing؟ ئەڵێ ئەو موبایلە هی کێیە هەر بەردەوامە هە لای خۆمان ئەڵێ ئەرەوە چییە نایبرێتەوە هەر جەرەز لێدا لای خۆماڵە هەر جەرەز لێدا ئەوە هی کێ هەر جەرەز لێدا ئەم موبایلە هی کێ هەر جەرەز لێدا. whose cell phone keeps ringing؟ whose cell phone keeps ringing؟ Okay, is it clear now؟ ڕوونە ئێستا is it clear؟